بێگومان جێبەجێکردنی بەندەکانی مافی مرۆڤ لە هەر وڵاتێک ئامانج لێی ئەوەیە کە مرۆڤەکان بە شکۆوە بژین و ئەوەی کە مافی مرۆڤە لەو وڵاتە جێبەجێ بکرێت ئیتر لە ژێر ناونشانی هەر دەستگایەک بێت کە پەیوەندیدارە بەو بابەتەوە و هەروەها ڕاستپاردە نێودۆڵەکانی هەرێمی کوردستان لە هەنگاوی ئەوەیە کە بۆ تەواوی جێبەجێکردنی ئەو مافانێکی هی مرۆڤە لە هەرێمی کوردستانی شوکو هەر وڵاتێکی تر جێبەجێ بکرێت و لە 1970 ئەو ڕاستپاردانش تاوەکو ئێستا جێبەجێکراون. ئەگەر بێم سەبارەت بەوەی کە لە ساڵی 2023ەوە سەرۆکایەتی داواکاری گشتی لێکۆڵینەوەی لە 313 کەیس کردووە کە باسی کەیسەکانتان بۆ بکەم کە چین کە تایبەتن بە یەک بابەت کەش بە شودانی پێشوەختەیە کە مەشەچێتە ڕێڕەوی مافەکانی مرۆڤە بە تایبەتی مافی ئافرەتانەوە. دیسانەوە بابەتێکی دیکە کە بازرگانی سێکسی ئەمەش بە تاوان ناسراوە لەو دۆسێدا لێکۆڵینەوە لەگەڵ 12 کەس کراوە و جگە لەمانەش ئامارەکانی توندوتیژی خێزانی ئەم سێ بابەتە تەوەری ئەمڕۆمانە بن کە گفتوگۆی لەگەڵ لەسەر ئەکەین لەگەڵ پارێزەر توانە بورهانجاف کە پارێزەری ڕاوێژکارە لەگەڵمان میوانە بەخێر هاتی بەڕێز توانە ئەوەی کە ئاماژەمان پێکرد بۆ ئەوەیە کە مرۆڤ بە شایستەترین شێوە کە شایستەی ژیانی مرۆڤێکی ئاساییە بژی کۆمەڵێک یاسا هەیە کۆمەڵێک بنەما هەیە کە دەبێت پەیڕەو بکرێت وەکو یاسا لە وڵاتێکە ئەوەی کە هەیە لە هەرێمی کوردستان ئێمە نووسینگەیەکمان هەیە ڕاستپاردە نێودوڵەتەکان کە جێبەجێ ئەکات دەمەوێت بزانم بۆ خۆی لە هەموو دنیاە لە هیچ شوێنێک نییە لە 100 تەواوی مافەکانی مرۆڤ بە مرۆڤ درابێت پێشێل ئەکرێت و لە هەندێک شوێنیش هەیە کە تەنانەت وڵاتانی زۆر پێشکەوتو مافەکانی ژنانی تیا پێشێل ئەکرێت دەمەوێت بزانم هەرێمی کوردستان لەم جیهانە فراوانە لەکوێیە ئێوە وەکو پارێزەرێک چۆن هەرێمی کوردستانە بینن؟ سپاس. هەرێمی کوردستان لە سەرجەم قۆناغە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتەکانە لە دوای ڕوخانی ڕژێمی پێشووی بەعسەوە هەوڵی داوە مۆرکی بە وڵات بوون بە نێودەوڵەتی بوونی تێدا بە دەرکەوێ هەر لە سەرەتای پێکهێنانی یەکەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها پێکهێنانی پەرلەمانی کوردستان هەوڵی داوە کە مافەکانی مرۆڤ پابند بێت بە بەندەکانی جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤ چ مافی ئابووری بێ یاخود کۆمەڵایەتی بێ یان سیاسی بێ هەر جۆرێک لەو مافانە بێت و لە پاڵ بەڕێز فەرمانگەی ڕاستپاردنی نێودەوڵەتەکان ئێمە دەستی سەربەخۆی مافی مرۆڤمان هەیە کە ئەمە چۆنەڵی قۆناغێکی باش بوو کە بەشێک لە تایبەتمەندیەکان لە کوردستانە جیاکرایەوە سەربەخۆن دەستی سەربەخۆی مافی مرۆڤمان هەیە مە دەستی سەربەخۆی ژینگەمان هەیە دەستی سەربەخۆی وەبەرهێنانمان هەیە ئەمانە هەمووی دەستی سەربەخۆن یعنی وەزارەتێک نین با بڵین ئەمە خۆی ئەمە تا چەند کاریگەری هەیە ئەمە کاریگەریکی زۆر گەورەی هەیە لەبەر ئەوەی چۆنەڵێ دەسەڵاتێکی ڕقابی یان دەسەڵاتێکی یعنی لەژێر دەسی ڕقیبێک نییە بەو شێوازە کە بەدڵی ئەو قسە بکەن بەدڵی ئەو بنووسن بەدڵی ئەو بڵاوکەنەوە ئەمە زۆر مهمە و کار و چالاکیشان زۆر بووە لە قۆناغەکانی ڕابردووش و من بە بۆچوونی من و هەستیشمان پێ کردووە حکوومەتی هەرێمی کوردستان تەواوی دەسەڵاتەکانی خۆی خستۆتە خزمەتی ئەم دەستانەوە بۆ ئەوەی کە بتوانن بە باشترین شێوە کاری خۆیان بکەن دەستی سەربەخۆ کاری باشی کردووە و حکوومەتی هەرێم زۆر هاوکاریان بووە لە هەمان کاتا من چاوەڕی کاری باشتریشم لە دەستی سەربەخۆی مافی مرۆڤ باسمان لە ئەو توندیتیژیانە کرد کە بە تایبەتی توندوتیژی خێزانین ئەو بە بازرگانیکردنی سێکسی و هەروەها جگە لەوانە بە شودانی کچان پێشەوەی کە بچینە کۆنگرە ڕۆژنامەوانەکە ویستم ئاماژە بۆ بکەم جەنابەت باسیەوەت کرد بوونی دەستەیەکی سەربەخۆ لە چەشنی ڕاستپاردە نێودوڵەتەکان زۆر گرنگی هەیە بۆ هەرێمی کوردستان بەڵام لەگەڵەوەشا لە بیرمان نەچێت کە 313 کەیس لەسەر با بڵین داواکاری گشتی لێکۆڵینی سەرۆکاتی داواکاری گشتی لێکۆڵینەوەی لەبارەوە کردووە کە تایبەتە بە شودانی کچان ئەمە واتای ئەواگەنێت لەلایەکەوە کە تەواوی هەوڵەکان بەگەڕخراون بەڵام لەلایەکی دیکەشەوە دیسانەوە حاڵەتانە هەن دەبێت چی بکرێت لە هەرێمی کوردستان؟ پرسیارێکی قوڵە ڕێگە چارە بۆ ڕاستە حکوومەت ئەوەی لە دەسەڵاتی هەبووە ئەو بە سەرجەم ئەو وەسیلانەی کە لە بندستی بووە خستێتە خزمەتی دەسەڵاتی دادوەری و خزمەتی خەڵکی مەدەنی بۆی ئەگەر وە خەڵکی نیشتەجێ هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە کە ئێمە زۆر
حاڵەت ئێتە لامان یعنی خەڵکی دەرەوەی هەرێمی کوردستانە ناوچەکانی تری عێراقە ئێتە کوردستان مەسەلەن داوا تۆمارەکەیان کە ئێتە سەر هەندێک بابەت دەڵێ مەدڵمە بۆ خۆشە کە لێرە یاسا سەروەرە ئەم خاڵە زۆر گرنگە ئێمە ئەبێ زۆر پارێزگاری لەم خاڵە بکەین وە سەبارەت بە وەڵامی پرسیارەکەت کە چی بکرێت زیاتر لەگەڵەوەی کە باسمان کرد سەرجەم توانەکان خراوەتە گەڕ بۆ کەمکردنەوەی حاڵەتەکان بەڵام بە بۆچوونی من بە چەند قۆناغێک کە توانین وەڵامی ئەو پرسیارە وەرگرینەوە پرسیار بکەین بۆی وەڵاممان دەستکەوێت کە وەڵاممان دەستکەوت ئەو کات بە ئاسانی توانین ڕێگە چارە دانین لەبەرەوەی ڕێگە چارەکە بە دڵنیاییەوە یا بە شێوازی ڕێنمایی ئەبێ یا بە شێوازی ڕێکخستنی یاسایکی تایبەتمەند دەبێت بۆ کۆمەلگا بۆیە بە بۆچوونی من ئەکرێت بە شێوازێک لە شێوازەکان چەند پرسیارێک ڕاپرسیەک لەگەڵ خەڵک بکرێت جا چەند فیئەتێک بێ لە کۆمەلگا با بڵێن لە فەرمانبەران و دەست پێ بکەن کە لیژنەیەکی تایبەتمەندی پسپۆر لە سەرجەم زانستە جیاوازەکان زانستی یاساییە زانستی پزیشکی دەرونیە زانستی وەرزشوانیە ئەم جۆرە زانستانە هەر هەمووی کۆ بکرێتەوە کۆمەڵێک پرسیاری گرنگی تێدا دروست بکرێت کە ئاراستی کۆمەلگا بکرێ بۆ خوێندنەوەی دەرونی تاکی کوردی بۆ خوێندنەوەی شێوازی بیرکردنەوەی تاکی کوردی بۆ با بڵێن ئەم هەموو هێزە بەگەڕ خراوە هێشتا کە هەر ماوە خطورەت هێشتا کە هەر ماوە زۆڵمکردن با بڵێن لە ئافرەتە لە گەنجە لە هەر طبقەیەکیانە بەو شێوازە ئەتوانین ئێمە دانیشین دووبارە لەسەر وەڵامی ئەوان لەسەر ڕۆشنایی وەڵامی ئەوان بتوانین یاسایەکی ڕێکخراوی بۆ دروستکەین بۆی کەمترین مەترسی هەبێ لەسەر تاکی کورد دروستە بەڵێ بێگومان ئەوەش کە لە هەرێمی کوردستان هەیە ئەوە نییە بڵین تەنیا لە هەرێمی کوردستانی وەکوتمان لە وڵاتە زۆر پێشکەوتەکانیش هەمان حاڵەت ئەبینرێت بە تایبەتی وڵاتانی دراوسێش کە ئەبینین لە تورکیا بەشودانی کچانی تەمەن خوار با بڵین 15 ساڵ و 14 ساڵ و ئەوانش بەڵام ئەمێ بڵێم لە عێراق ئەو یاسایی کە هەیە کە ئەچێتەوە چوارچێوەی دەست درێژە سێکسەکان یاخود بازرگانی کردنی سێکسی یاخود بەشودانی منداڵ ئایا ئەم یاسایانە هەنێکیان هەن لە ساڵی 69 ئەو یاسایە هەر بەردەوامە هەموار نەکراوەوە پێویست ئەکات کە یاساکان سەبارەت بەو بابەتانی کە باسم کرد هەموار بکرێتەوە یا ئەو یاسانە پڕبەبستی خۆیەتی و تەواوی مافەکان ئەپارێزێت بەدڵنیاییەوە لێرەشە هەر سوود لەو ڕاپرسیە وەرەگرین کە لە خەڵکی ئەەکەین لە قۆناغێکا بتوانین ئەو ڕاپرسیە بکرێت زۆر گرنگە بۆ زۆر شێوازی سزادان لەسەر چەند جۆرە تاوانێک و بەدڵنیاییەوە یاساکان پڕ بە پێستی تاوانەکان نین لەبەر ئەوەی ئێمە زۆر کات هەیە لەبەر ئەوەی کە دادگا ئەزانێت کە ڕووداوەکە ئەم ڕووداوەیە بەڵام چارەسەری نییە یاسایەکی تەواو تێر و تەسەلمان نییە لەو بارەیەوە کە تۆمەتبار ڕزگاری نەبێت لە سزا ناچارە بێت دادگا مادەکەی بۆ گۆڕێ مادە یاسایەکە ئەگۆڕێ بتوانێت بە شێوازێک لە شێوازەکان مافی دادخواست پارێزراو بێ مافی تاوانکردنەوەی یاسا پێویستە بەدڵنیاییەوە زۆر باشە یاسای ژمارە 111 ساڵی 1969 باسیەوە کات بۆی هەیە ئەگەر کەسێک دەستدرێژی سێکسی بکاتە سەر خانمێک سزای هەتایی بدرێت ئایا ئەم جۆرە سزایانە لە عێراق جێبەجێکرێت کەیسی وا هەیە جێبەجێ بکرێت سزای هەتایی لەسەر بێت یاخود نا یاسایەکە و تەنیا لەسەر لاپەڕەیەەکە نا ئێمە بۆیە دڵمان بە کوردستانی خۆمان خۆشە بەڕاستی هەندێک سیمای زۆر جوانی تێدا یەکێک لەوانە ئەم جۆرە تاوانانەیە کە لەوێ بە شێوازێک لە شێوازەکان پەردەپۆشەکرێت یان بەڵگەکان دەشاردرێتەوە لە دادگای یاخۆت بەڵگەکان ناگاتە شوێنی خۆی بۆی دادگا بتوانێت ئەو حکمی لەسەر بسەپێنێ هەندێک شێوازی چۆن دەڵێ ناتوانین بڵین تایفەگەری بەڵام هەندێک کەلیمات هەیە ئێمە کەیبینی لە بڕیارەکانیانیان لە خود لە پارێزنامەکانیانە کە بەکاری ئێنن بەڕاستی ئەمانە دەستەواژەی یاسایی نین ئەگەر دەستەواژەی یاسایی بن دەبێ یاساکە دەقاودەق وەکو خۆی جێبەجێ بکرێت بەڵام لە کوردستان بگرە زۆر بەتونتریش ئێمە بینیمانە جێبەجێ کراوە نەک سزای هەتایی گەشتۆتە پلەی لە سێدارەدانیش حالەتی وا بوو کاتە ئەگەر بەراوردێ بکەین لە ناو هەرێمێک کە هەرێمی کوردستانە و لەگەڵ عێراقێکە وڵاتێکە و ساڵهای ساڵە یاسای خۆی هەیە ئەتوانین بڵین هۆشیاری هاوڵاتیان لە ڕووی ئەو بابەتانی کە باسمان کرد تند و تیژی خێزانی بەشودانی کچان بازرگانی سێکسی کامیان لە ئاستێکان کە ئەوترێت ئەمە لە وڵاتێکێچێت کە تەواو بنەماکان هەمووی تێدا جێبەجێکرێت لە لایەکی ترەوە عێراقی کشمان هەیە کە دەبینین بە شێوازی جۆرا و جۆر بازرگانی سێکسی تێدا ئەنجام دێت لە هەرێمی کوردستان چۆناوە
بەراوردەکە زۆر لە دوو ئاستی زۆر جیاوازدایە لە بەرەوەی ئێمە چەناهی چەند کەیس هەبووە با بڵین لە پارێزگاکانی نزیک لە کوردستان کە بە پارێزگای عێراقی هەژمارەکرێت و لە ژێر دەسەڵاتی حکوومەتی ناوەندایە کەیسمان هەبووە لە دوای ئەوەی کە ئافرەتەکە ویستێتی سکاڵا تۆمار بکات لە دوای چەند ڕۆژێکی کەم ئافرەتەکەیان کوشتووە نەیتوانی و سکاڵاکەش تۆمار بکات بەڵام ئێمە بێجگەلەوەی کە ئێمە ئێستا وزارەتی ناوخۆ بە هەموو هێزەکانیەوە بە پۆلیس و بە ئاسایش و ئێمە ئاگاداری ئەو بابەتین بەڕاستی لەبەر ڕۆژانە مامەڵەمان هەیە لەگەڵیانە تەواوی دەسەڵاتی خۆیان خستۆتە گەڕ و زۆر کات هەیە زۆر چەند بەشێکیان کردوتەوە ئێمە ئاگادارین کە بەبێ جوڵاندنی سکاڵاش بەبێ ئەوەی ئافرەتەکە بێت سکاڵا تۆمار بکات تەنها لە ڕێگەی تەلەفۆنەوە یاخود خۆی یەکجار دەڕوا سەردانی ئەو شوێنە دەکات و زانێرەکانیان دەداتی ئەوان لێکۆڵینەوە ئەکەن لە ڕووداوەکە کەسی تۆمەتبار دەستنیشانەکرێت و دەستگیرەکرێت و لە پاڵ ئەوەیش ئێمە نووسنگەی لێکۆڵینەوەی تاوانە ڕێکخراوەیەکانمان هەیە ئەویش بە هەمان شێوە جێگی شانازیە بەڕاستی پێ بڵێم ینی جێگی شانازیە بۆ کوردستان کە ئێمە لەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستانە دەستمان بۆ کۆمەڵێک مەلەفی درێژخایەن بردووە بابەت ینی ڕۆژانە هەستی پێەکەین ئێستا ئەمە یەکێک بوو لەو بابەتانی کە جەنابی وەزیری ناوخۆ ئاماژەی پێداکردنەوەی سنتەری کۆچ ئەمە بۆ خۆی جێگەی شانازیە سەبارەت بە مۆزۆی بابەتی بیمەی کۆمەڵایەتی بیمەی تەندروستی و ئەمانە هەمووی کۆمەڵە مەلەفێکە کە ئێمە 10 ساڵی تر 20 ساڵی تر لە بەرهەمی ئەم پرۆژانە ئەخۆین ڕاستە سەرەتا لەوانەیە هەندێک زەحمەت بێ لەلایەن خەڵکەوە وەرگرتنی یاخود ئالیەتی جێبەجێکردنی لەلایەن حکوومەتەوە ئاستەک بێتە پێشی بەڵام من دڵنیام یەقینم هەیە لەسەر ئەوەی کە بە سوودی کۆمەلگا تەواو بێت و هیوادارم کە ڕۆلی گەنج بە دەرکەوێ لەم بابەتانەیە ڕوو لە گەنج بن گەنج ئەتوانێ گەنجێکی بێبەرژەوەندی ئەتوانین ئەوەش بڵێن گەنجێکی بێبەرژەوەندی کە بەس پێی خۆشە بخوێنرێتەوە کە پێی خۆشە ڕۆلی هەبێت لە بەرەو پێشبردننی کۆمەلگای کوردیە لەمانەوەی دابوونەریت و ئەو سیما جوانی کوردستان کە هەیە ئەمە بنکەی قەرارەکەی ئەمە چەقی بڕیارەکەی کە ئەمە لەم سۆنگەیەوە ئەبێ لە هەموو شتەکان بڕوانین لە بەرەو پێشون بڕوانین لە بێهیوانەبوون بڕوانین ئەمانە ئەبێ بەجددی دراسە بکرێ و بخوێنرێتەوە. دەستخۆش سپاس دەکەین توانە بورهان جاف پارێزەری ڕاوێژکار لەگەڵمان بووی وەڵامدەری پرسیارەکان بوو. سپاس.